ڕۆژی جیهانی ژنان لە شاری سلێمانی بەرز ڕاگیرێت و ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆمەڵێک چالاکی بەڕێوە چێت لە کاتژمێر 10 لە ئێستادا لە ئەم چالاکیە بەڕێوە چێت و پاژنیوە ڕۆژ چالاکی دیکە هەیە. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم چالاکی لە ئێستادا لە شاری سلێمانی بەڕێوە چێت ئەچینە لای هاوکارم تەرزە سڵاوت لەبێت. سڵاو لە ئێوە بێت، سڵاو لە بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژی کینۆ بێت. ڕۆژی هەینیتان باش بێت، پڕ تەندروست باش بن، وزە بەخش بن، ئارام بەخش بن. هیوادارم ئەم ڕۆژەش زۆر بە چست و چالاکانە بەڕێ بکەن، شوێکی خۆش بەڕێ بکەن و ئەگەر دەرفەتیش هەبوو ئەتوانن گەشت و سەیرانێکی خۆشتان بکەن. بەڵێ ئەمڕۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە سەرانسەری گیان و هەرێمی کوردستانە ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنرێت. بۆیە لێرەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی تەواوی لە خۆمان و لە تەواوی ژنانی گیان و هەرێمی کوردستان ئەکەین بە ئومێدین لە ڕۆژی 8 مارسا تەواوی ژنان لەم ڕۆژەیە بۆنەکانیان زیاتر چڕ بکەنەوە لە کۆڕ و سیمینار و دیبیت و کۆنفرانس و کار و چالاکیەکانی کە تایبەت بە هێز و بازووی ژنان هەیە بتوانن لەم ڕۆژەیە چڕی بکەن و وەتەنیا هەر ئەم ڕۆژە نەبێت، بەڵکو لە ڕۆژەکانی تریشا ژنان بتوانن پشکێکی شێری باشیان بەرکێت و بتوانن تواناکانی خۆیان زیاتر بەگەڕ بخەن بە دڵنیاییەوە لە تەواوی گیان و هەرێمی کوردستانی شار ژنان توانیویانە دەست و ماندووبوونەکانی خۆیان زیاتر دەربخەن، هێز و بازووی خۆیان زیاتر دەربخەن لە سەرجەم کایە و بوارەکانی ژیانە. وەک ئەوەی کە هەیە ڕۆژی گیانی 8 مارس دەرخەرێکە بۆ ڕێز و خۆشەویستی لە پای ئەو ماندووبوونی کە ژنان هەوڵیان بۆیاوە لە سەرجەم بوارەکانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی و زۆر بواری دیکەش. ئەوەی کە هەیە لە زۆرێک لە وڵاتەکانی کە باسیەکەن لە چین، رووسیا، کوبا، ئەم ڕۆژە ژنان بەشێکیان بۆ نمونە ناچنە سەر کارەکانیان، بەڵکو وەک پشوویەک ئەم ڕۆژە بۆیان دیاری کراوە. لە هەندێک وڵاتی دیکەش ئەوەی کە ئاماژەی پێکەن بە پێی زانیاریەکان، بۆ نمونە زۆرێک لە ژنان دەستکەوتەکانیان لەو بوارانی کە بەدەستیان هێناوە گوڵیان پێشکەشەکرێ یاخود دیاری تایبەتیان پێشکەشەکرێ، بۆی بە خۆشحاڵیەوە لە کۆی ئەو کار و چالاکیانش کە هەیە تایبەت بە ژنان خەڵاتی ڕێزلێنان ئەبەخشرێتە تەواوی ئەو ژنانەی کە خزمەتێکی یەکجار باشیان کردووە لە سەرجەمکایەکانی ژیانە و لە هەمان کاتە توانویانە خۆیان پێشانگەی تایبەت بە خۆیان بکەنەوە، پێشانگەی شێوەکاری لەبەرەوەی زۆرێک لە ژنان هونەرمەندن، دەزانگینن، لە کایە جیاوازەکانە کار ئەکەن. بۆیە بە خۆشحاڵی و لێرە و لەوێ لە ماوەی ئەم هەفتەی ڕابردووە چەندین چالاکی بۆ 8 مارس، ڕاستە ئەمڕۆ 8 مارسە بەڵام پێشتریش ئامادەکاری باش کراوە بۆ 8 مارس و لەم ڕۆژەشە چەندین چالاکی لێرە و لەوێ. ڕاستە ڕۆژی هەینیە بەڵام ژنان با گڕوتینێکی یەکجار باشەوە لە سەرجەم شوێنەکان و شوێنە تایبەتەکانی هەم تەواوی هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی چەندین چالاکی جیاواز بەڕێوە دەچێت. ئەوەی کە هەیە ئەم ڕۆژە لە دوای بەستنی یەکەم کۆنگرەی دیموکراتی ژنان لە ساڵی 1945 لە پاریس ئەم ڕۆژە دەستنیشان کراوە. هەندێکی تر ئەیبەستنەوە بۆی کە ئەم ڕۆژە لە دوای بایکۆتکردنی تەواوی ژنان لە کارکردن لە نەتەوەی گرتوەکان، ئەمەش بەشێکی ترە بۆ دیاریکردنی ڕۆژی گیانی ژنان. بۆی بە هەموو شێوازێک ژنان هیچ جیاوازیەکیانی لەگەڵ پیاوانە، بەڵکو ئەتوانن ئێستا وەکو سەردەمانی ڕابردوونیە، بەڵکو ئێستاش ژنان هاتوونەتە مەیدانی کارەوە و جێدەستی خۆیان دیارە و توانیویانە لە هەمووی گرنگتر توانیویانە ببنە خاوەنداهاتی سەر بەخۆی خۆیان. بە خۆشحاڵیەوە ئەگەر باسێکی چڕوپڕ بکەین لە کوی چالاکیەکانی ئەمڕۆ لە شاری سلێمانی، بە خۆشحاڵیەوە پەیتا خاتوونەکان هاتوون بۆ هۆڵی تەوار، لەبەرەوەی لە هۆڵی تەوار چەند چالاکیێکی جیاواز بەکردنەوەی پێشانگەیەکی شێوەکاری و لە هەمان کاتە میوانانی تر لە جێگاکانی ترەوە هاتوونەتە شاری سلێمان و لە هۆڵی تەوار ئامادەن پێشوازێکی گەرم لە ڕۆژی 8 مارسەکەن کە تایبەتە بە ڕۆژی گیانی ژنان. جا بە خۆشحاڵیەوە ئەچمە لای میوانەکانم لەم بەشەی پرۆگرام. سەرەتا لەم خاتوونەوە دەست پێ یەکەین. خاتوونگیان سڵاو لێبێت، ڕۆژی 8 مارست لێ پیرۆز بێت. سڵاو لە ئێوەش. ڕۆژی 8 مارس لە
تەواوی ژنانی کوردستان و جیهان پیرۆزەکەم. ڕۆژی 8 مارس یەکێکە لە ڕۆژەکانی کە تایبەت بە ژن بێت، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە ئێستا هەنێ ژن هەر نازانێ 8 مارس چییە و لەکوێوە هاتەوە بۆچی دروست کراوە. لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو ئەمریکا و فەڕەنسا و ئەو وڵاتانەیە کە کاتێک 8 مارسە بێ داکۆکی لە مافەکانی خۆیانەکەن، بە دوای بچووکترین مافی خۆیان ناوێڵن. ئێمە لە وڵاتەیە تەنانەت ئێستا ژنمان هەیە لە دوو بە شاکارەکەت. ئەمە چی هەمڕۆ ڕۆژی 8 مارسە. من دەستخۆشی لەو ژنانە کەم کە چالاکوانن کە زیرەکن کە ئەزانن بوونی خۆیان چییە، داکۆکی لە مافەکانی خۆیانەکەن. بۆیە پێیان ئەڵێم ژنان ئیتر بەسە و پلە 2 پلە 3 و پلە 4 ببڕن و وەرنە هاوشانی پیاوان و با لە ناو وڵاتی ئێمەیە چیتر ژن جیاواز نەبێ لە پیا و نەڵێن پیا و پلە 1 و ژن پلە 2. ئێمە هەمومان مرۆڤین، مرۆڤش بۆ دروست کراوە لە یەک ئاسوو لە یەک تەمە نابێت. زۆر سپاسانەکەم و دووبارە ڕۆژی 8 مارس لە هەموو لایەک پیرۆز بێت. خۆش بێ. خاتو لەیلا ئەگەر بێتە لای ئێمە پێمان خۆشە بە بۆنەی ڕۆژی جیانی 8 مارسەوە قسەمان بۆ بکات. خاتو لەیلا سڵاو لێ بێت، ماشەڵڵا بە جلوبەرگی کوردی ئاڵوواڵا و ئەم ڕۆژەش تایبەتە بە ژنانە بە جلی کوردی وێ. ئەوەی کە هەیە پێم خۆشە پەیامی بەڕێستان وەرگرم لەسەر ئەم ڕۆژە و کۆبوونەوەی خانمان و ژنانی کوردستان لێرە چۆنە بینی؟ طبعا 8 مارس پیرۆزە لەسەر جەم ژنانی جیهان و ژنانی کوردستان بە تایبەتی. دیارە ئەمە ڕۆژێکی زۆر گرنگە لە مێژووە ئێمە ساڵانە بۆ یادی ئەەکەینەوە. هیوادارن کە توانی بێتمان کەمێ لە خەمی ژنان و نەهامەتەکان و قورسەکانی سەرشانی ژنان وەکو ڕێکخراوێکێتی ژنان کەمکەینەوە. ئێستش ئەمڕۆکە حەزمان کردووە ئەو ژنە شێوەکارانە کە چەند هیلاکن کە چەند بە جوانی ئەو وێنانە ئەنەخشێنن، تەنها ئەوە پیاوانین کە وێنەکانە نەخشێن و چاوێن لە جوانەکانی کوردستانە، ئەوە ژنانیش بە هەمان شێواز. بۆیە حەزمان کرد ئەو کچە جوانە شێوەکارانە کە ئەمڕۆ ئەم پێشەنگایە بکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ ئەوەشیا کە کارەکەیان ئەوەیە داهاتێکیش بتوانن لە ڕێگەی ئەم وێنانەوە لە هەر شوێنێکی کە بێت کە بتوانن وەریگرن. هیوادارم کە ئەمڕۆ ببێتە ڕۆژێکی کە بۆ یەکسانیەکان و بۆ ئەوەی گرنگی تەواو بە ژنان بدرێت لەسەر جەم حیزبەکان و لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە. زۆر سپاس. لەیلا خانگیان جا ئێستا بە خۆشحاڵیەوە ئەوەی کە هەیە سەرپەرشتیاری تەواوی ئەم پێشەنگا شێوەکاریە لێرە ئامادەن. خاتو کوردستان ئەگەر بێتە لای من ئەچینە لای تاوی ئەو وێنانش کە لێرە بە دەست و پەنجەڕەنگینەکانی خانمان ئەم کارە شێوەکاریانە نەخشێنراوە. خاتو کوردستان سڵاو لێ بێ. بەس پێش هەموو شتێک خاتو نادەی گوڵێکی نێرگسیش پێ بە ئێمە دەست خۆش بێ. طبعا گوڵی نێرگس ڕێک وەرزی بەهار جوانێکی تایبەتی هەیە، لەبەرەوەی هەمیشە کە باسی گوڵی نێرگسەکەین تایبەتمەندی هەیە بەسراوەوە بە وەرزی بەهارە، بوونێکی زۆر تایبەتیشی هەیە. بە گوڵە نێرگسەکەشمان پێ بێ. خاتو کوردستان پێم بڵێ لە ڕۆژی 8 مارسە پەیامی پیرۆزبایی خۆتان بنێرن و باسی پێشەنگاکەشتان بکەن. زۆر سپاس. من پیرۆزبایی لە هەموو ژنانی دنیاکەم بە تایبەتی ژنانی کوردستان و بە تایبەتتریش ژنانی ئەمانی کە لێرۆم شێوەکارانی کە بەشدار بوون لەم پێشەنگایە. پێشەنگاکەتان چی لە خۆ ئەگرێت؟ چەند تابلۆتان نمایش کردووە؟ باس لە چی ئەکە؟ وەڵا پێشەنگاکەمان تەوان دەست و پەنجەی شێوەکار و خانمانمان دەرەخە کە چەند دەزڕەنگینن. هەر سەیریان بکەی ئەزان کە خانمانمان چەند دەزڕەنگینن و شێوەکارەکانمان ئیشی جوانیانە کردووە. هەنێکیشان هەتا ئێستا ڕەنگە جاری وایە دەرفەتی ئەوەی نەبوو بێ ئەگەر لە پێشەنگای ترا ئاساییە بەشداری کردبێ، بەڵام ئەم پێشەنگایە تایبەتە بە خانمان هیچ ڕەگەزێکی نێری تیانە. ئێمە خۆشحاڵین زۆر کە هەر خۆمانین توانین ئیمانە ئەم پێشەنگای ئەم گروپە دروست بکەین و تەمەن لەیلا خان پاڵپشتێکی زۆر باشمان بوو بۆ ئەم پێشەنگایەوە. زۆر سپاسیشی یەکەین لێرەوە. دەستیوەش خۆش بێت. تەواوی ئەو چیرۆکانی کە لە تابلۆکانە ڕەنگی داوەتەوە، چیرۆکەکان گزارشتن بە هێز و باز و توانای ژنان یاخود ئەو سەختیانی کە ژنان بینیوانە ئەوەی کە لە وێنەکانە ئەیبینن ڕنگدانەوەی تەواوی چیرۆکەکانە. بەڵێ ئێستا یەکێکیان من باسی وی خۆم بکەم چکە ناتوانم ئەوانەی تر باس بکەم. ئەوەی خۆم ئێستا من تابلۆیەک بەشداریم کردووە ئافرەت و ڕەنگەکانە کە ئافرەت یعنی ئەگەر سەیری بکەی هەموو ڕەنگێکی لێ جوانە، هەموو تاوەکو من فرمێسکەکانیشم کردو بە ڕەنگ کە ئافرەتە تا فرمێسکەکانیشی ڕەنگە یاوەتەوە. بەڵێ
پێمان بڵێ پێشەنگاکەتان تا کاتژمێر چەند بەردەوام ئەبێت و تا چەندە ئەو تابلۆیانە یاخود ئەو کەرەستە جوانکاریانی کە ناوتانە بە نرخێکی گونجاو پێما بێ نرخێکی ڕەمزیدانراوە بۆی خاتونەکانیش بتوان داهاتێکیان لێوە دەست ئێمە سەررجەم نەگەر ئەم ئیشە دەستیانە سەررجەم تابلۆکانیشمان داناوە بۆ فرۆشتن ئەگەر هەر کەسێ بیێ بیفرۆشێ هەروەکو داهاتێ بۆ شێوەکارەکان وڵات تا کاژمێر ئەو یەک تا کاژمێر یەک بەڵێ خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویستان لێرە چەندین تابلۆی جیاواز چەندین چیرۆکی جیاواز لە تەواوی تابلۆکانە ئەبیندێت بۆی هەر کەسێک کەیەتە ئێرە باگراوندێکی تایبەت یاخود خوێندنەوەیکی تایبەت بۆ تەواوی چیرۆکەکانی ژیان لە نێو تابلۆکانە ئەبینێت بۆیە هیوادارین هەر کەسێک ئارەزوومەندە سەردانی هۆڵی تەواو بکە تەواوی ئەو تابلۆیانە و ئەم ڕۆژەش زیاتر بەرز بنرخێنرێ خاتون سڵاو لێبێ زۆر سڵاو لە تۆ جوان ڕێزی هونەرمەندی شێوکاری نیگەر میرەوان خۆم ڕێکخەری ها پێشانگاکەم پێمان بڵێ تابلۆتان هەیە لێرە ئەی چۆن تابلۆکانتان باز لە چی ئەکان بەستوتانەتەوە بە ڕۆژی ژنانەوە گزارشتە لە چیتەوە بڵێ ئەم تابلوانی کە لێرە باش ئەم تابلوانی کە لێرە ڕاستەو خۆیە ئەم تابلوانی کە لێرە نمایشتان کردووە ئەم تابلوانی لێرە نمایشتان کردووە باس لە چی ئەکات تابلۆی تایبەت بە خۆتت هەیە بەڵێ من ئەزمموی 45 ساڵی هەیە لە شێوەکاری من و کوردستان خان ئەوە بیرۆکەیەکمان هەبوو کە هەستاینەم پێشەنگایە بکەینەوە چەند تابلۆیەکمان هەیە ئایا منیان کوردستان خان لەگەڵ حەڤە کچێکیکەیە ئەم پێشەنگامانی کردەوە لەبەر خاتر بڵێن یادی ڕۆژی ژنان بەڕاستی ئێمە وەک ڕۆژی ژنان کە باسی ئەکەین بە ڕۆژێکی خۆش باسی ئەکەین بەڵام ئەوەی ڕاستیەکە بێ خۆ یادێکی زۆر ناخۆشە یادی چەند کۆمەڵێکی ئافرەت بکە سووتێنران دەم ڕۆژە باسی ئەو ڕۆژە ئەکا کە مافی ژنان خوراوە بەڵام بەداخەوە ئێمە وادا باسی لێ ئەەکەینەوە کۆکوا بێت جەژنی ژنانە نەخێر ئەمە ئەو ڕۆژەیە کە پیشانە ئەیە چەند لە کۆمەڵگای ئێمە ژنان چاوساوەن ئەبێ ئەو ژنە خۆی هەوڵ بدات چاوساوە نەبێت بەڕای من لەم ڕۆژە ئەبێ هەموو ژنێک مافی ئەوەی هەبێت یان خۆی هێزبا بەخۆی بڵێ ئێمە هەرگیز چاوساوە نابین کۆمەڵگای ئێمە دایمە هەوڵەیە ژن بچەوسێنێتەوە بەڵام ئەگەر تۆ خۆ لە ناخخۆتەوە نەتەوێ ئازاد بیت هەرگیز ناتوانێت ئێستا ئەمە لەم پێشەنگایە بەڕاستی حەڤە کچ نەبووین زیاتر بووین بەڵام بەهۆی دیسانەوە چاوسانەی کۆمەلگاوە لە ترسە نەهاتە پێشەوە لە ئەوڵە وتی بەڵێ و پێ خۆش بوو بەڵام دوای ئەوە کە بە ئازادانی خۆی هەر پێ خۆش بوو بەڵام دوای ئەوە کە ڕێی کۆمەلگای برد یان بڵێن ڕێی ماڵەوەی برد با بڵێن ڕێک کشایەوە کەواتە وەک هونەرمەندێکیش ئێمە زۆرمان هەیە لە ژێر چاوسانەوەی دەست خۆش بێ بۆ هیواین هیچ خاتونێک نەچەوسێنرێتەوە ئازادیەکان بەرپا بکرێت و بەرقەرار بێ بەرامبەر ژنان کێشە نابێت دەست خۆش بێ ئێستا ئەگەر هاوکارم بەرهەم وێنەکان بگوازێتەوە کردنەوەی تەواوی پێشەنگاکەیە بە ئامادەبوونی زۆرێک لە میوانە خۆشەویستەکان ئەبینین ڕەگەزی پیاوانیش لێرە ئامادەن بە خۆشحاڵی و ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنن پیرۆزبایەکانی خۆیان ئاڕاستی تاوی ژنانی کوردستان ئەکەن ئەم دوو خاتونە لێرەن شەخ و شەنگ ماشەڵڵا سڵاو سڵاو لە تۆش سڵاو زۆر پەیامت چیە بۆ ڕۆژی ژنان پیرۆزبایی لە خۆمەکەم سەرەتا و دواتر لە هەموو ژنانی جیهان بە هەر ڕەنگ و نەتەوەیەک لەسەر پێشەنگاکە چ پەیامێکت من یەکێکم لەو بەشداربووانە بە تابلۆیەک بەشداریم کردووە دیارە ئەمانەش لەم ڕۆژە پیرۆزەدا هەڵبەتە بجێگی دڵخۆشیە کۆمەڵێ ژنی باشنی بەتوانە توانیوانە بەشداری لەم پێشەنگای بکەن کۆمەڵێک تابلۆ هەم لەسەر ئازادی و بوێری ژنانە هەم لەسەر چەوسانەوەی ژنانە کە کۆمەڵێک تابلۆ نەخشێنراوە سواز بۆ تۆ ئەگەر دیاریخان بێتە لای من پێم خۆشە پەیامی بەڕێزیشیان وەرگری دیاریخان ئەگەر بێتە ئێرە یەکێکە لە ژنە هەرە چالاکوانەکان هەمیشە جێگە دەستی دیارە دیاریخان سڵاو لێ بێت ئەم ڕۆژت لێ پیرۆزەکەم سڵاو لە خۆتان و لە بەرنامەکەتان منیش جەژن لە هەمووتان پیرۆزەکەم بە تایبەتی خانمانی کوردستانی گەورە هەر هەمووتان لێرە کە لە هۆڵی تەوار بڵێن مەراسیمی ئامادە کراوە بۆ 8 مارس کە هەموو ساڵ ئێمە پیشەیانە
جێگەی دەستخۆشیە بەڵام بمانوێ نەمانێ ئێمە لەناو چینی کوردەواری خۆمانە هەموو ساڵەیاتمان کردوتەوە هەر کەسە بە شێوازێکی خۆی مەرج نییە لەم هۆڵەیە ئامادەبوونی هەبێ کەسەکان هەیە لەناو خێزانەکەی خۆیان بڵێن یادی کردوتەوە چەنەها کەسە بینم لەناو خێزانەکەیە کوڕێتی مێردێتی یاخود هاوسەرەکەیەتی یان کەسێکی نزیکەتی پیرۆزبایی لێ کردو و ئەو یادەی بۆ کردوتەوە ئەنی بەرجنی ئەوانەی کە لە ماڵەوە دانیشتون ئێستا خەمبار بن کە ئەم لەم مەراسیمەیە ئامادەبوونیان نییە من لێرەوە پیرۆزبایی یەک بەیەکی ئەو خانمانە شەکەم کە لە ماڵەوە دانیشتون دەستخۆشی بۆ خۆتان و بۆ کەناڵەکەشتان سپاس بۆ وتەکانت پێمان خۆشە بچینە لای زۆرێک لە خانمە بەشداربووەکان ئەوەی کە لێرە هەیە بە چاوانفەر بوو بێتە لای من گروپی میوزیک و هەندێک لە خانمە هونەرمەندەکانیش لێرە ئامادەن خەتۆن سلااو لێ سڵاو لە تۆش بەخێر بێ سەرچام سەرسەرم یادی ژنان پیرۆز بێ لە هەموو ژنانی جیهان بە تایبەتی ژنانی کوردستان دوێنێ ئەو کاتانە من لە یادی ژنانی سەنگەسەر و قەندیل بووم ئەو کاتە من دوێنێ لێوێ بووم لەگەڵ ئەوان دانیش بووم بەشداری ئەوانم کرد بەخوا لێرە ڕاچم بە گوڵ و نێرگزەوە بە شیرینیەوە هەموو ساڵێ چووم قوربانە بم بەڕێزم بەس خودداوەکاریەکیشم هەیە زۆر زیان لێکەوتم ئەگەر مەجالم پێ بدەن زۆر مەمنونم خۆش بێ زۆر سپاس ئیشەڵە هاوکاریەکان پەیامەکانت ئەگەێنین سڵاو لێ بەخات سەرم هات پێمان بڵێ ئەمڕۆ تەنیا بۆ ڕۆژی ژنان جلوبەرگی کوردیە پۆشیان بۆ ڕۆژەکانی تریش هەست بە پۆشەی جلی کوردیەکەی کە ڕووکەیتە کامێرە گیانەکەم پێشەکی دەستخۆشی کەناڵی کورسا دەکەم چاوی هەمووان ناجەکەم و ڕێزیانەیە و کەناڵێکی پێشکەوت و کەناڵێکی سەرکەوت و ڕاگەاندەکانی بەڕێگە و بە جێگا بێ کێشە بێ غەڵەت ڕاستە و خۆ و هەروەها پیرۆزبایی ڕۆژی ژنان لە هەموو ژنانی جیهان و بە تایبەت چوارپارچەی کوردستانەکەم ئینشاءالله هەموو ساڵێ بەخۆشی ئەم یادە بکەینەوە و ئەم یادە زۆر چاک و ئەم ڕۆژە زۆر خۆشە جاران وانە بوو ئێستا کێشەی ژن کەم بۆتەوە مشکیلێ ئافرەتانمان کەم بۆتەوە تونوشەکان کەم بۆتەوە ئێستانی بەڕاستی خوای گەورە زیاتر و زیاتری کا بۆمان و ئەم ڕۆژە هەموو ساڵێ بەخۆشی یادکەینەوە و دەستەکان و خۆش بێ و چاو ماجەکەم گیانەکەم سپاس بۆ وتەکانت خۆشەویستان پێم خۆشە بەشێکی زۆر سپاس بەشێکی زۆر لە وێنەکان بۆ ئێوە بگوازینەوە لێرە هەندێک بابەتی جوانکاری ناوماڵ لێرە دانراوە و کارە دەستەکانی خاتوونەکانیش لێرە ئەبینێت کە بەدەست و پەنجەی خۆیان کارەکانیان نەخشاندووە لێرە هەندێک کاری جیاواز هەیە و لامان کاتە تابلۆ سەرنجڕا کێشەکانیش لێرە ڕنگدانەوەی هەیە سڵاو لێ بێتۆم کاتت سڵاو لە ئێوەش بە بۆنەی 8 مارسەوە چ پەیامێکتانەیە سەرەتا بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان پیرۆزبایی گەرم لە ژنانی جیهان بەگشتی و ژنانی نەتەوەکەمەکەم دیارە ئەم ڕۆژە بۆ ئێمە تایبەتمەندی هەیە خۆشی ئێمە لەم ڕۆژە لەسەر ئەوە نییە کە ڕاستە ئێمە قوربانیەکانمان لە بیرە قوربانیەکانمان بە تایبەتی ئەوانەی کە لە شاڵاوەکانی ئەنفالا بێسەر و شوێن کران ژنان مەبەستمەیە یا ژنانی کەم ئەندامە یا ژنە شەهیدەکانمانە من لێرەوە سەری ڕێز و نوازش بۆ ئەو ژنانش دانوێنم کە لە ئەو شاڵاوانەدا لە هەڵەبجا لە شەنگار لە هەر شوێنێکی دنیاە کە ژنی کوردە و شەهید بۆ لەسەر بیڕۆباوەڕی سیاسی یان مافەکانی بەدەست بێنێ دانوێنم دیارە خۆشی ئەمەش لەسەر کۆی ئەو دەستکەوتانی ئێمە با ناومێد نەبین لەوەی کە ئێمە بڵێن بۆچی خۆشی ئەەکەین لە 8 مارسە ئێمە تا ئێستا لە دوای ڕاپەڕینەوە تاکو ئێستا خاوەنی کۆمەڵێ دەستکەوتی ترین چی لە پیگە سیاسەکە چی لە کۆمەڵایەتەکە چی لە بواری میدیا چی لە بواری کاری ڕێکخراوەیی چی لە داعدیلکردنی کۆمەڵێ یاسا یعنی ئەمەش کافی نییە بۆ ئێمە ئەم ڕۆژە ئاگەڕین بۆ ئەوەی بەردەوام بین بۆ دەستەبەرکردنی ئەو مافە سیاسی و کۆمەڵایەتیانەی کا تا ئێستا بەدەست نەهاتوون یانەکەمی ئازیزیان من پیرۆزە هێراتن سەرچاو بچینە لای زۆرێک لە خاتوونەکان هاشەخانیش ئەگەر بێتە لای ئێمە سپاسێکەین سڵاو لێ بێتۆم کات سڵاو بە جەنابی شێت
ئەبینین لە ڕۆژی گیانی 8 مارسا خانمان بە گروتینێکی زیاترەوە ئەم ڕۆژە لە سەرانسەری گیانوەرێمی کوردستان ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنن. پێت وایە لە چاو سەردەمانی ڕابردووە ژنان زیاتر هاتوونەتە نێو مەیدانی کارەوە، زیاتر کارەکانی خۆیان لە نێو کۆمەلگایە دەرئەخەن. پێت وایە توانای ژنان ئێستا لە ئاستێکایە ئەتوانن هاوشانی پیاوانیش کار بکەن و توانای خۆیان دەربخەن. بەڵێ زۆر سپاس بە بۆنەی 8 مارسەوە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی جیانەکەمەوە ژنانی کوردستانیش بە تایبەتی ئێمە توانای ژنان ئەگەر بەراورد بکەین بڵێن ئێستا لەبەر ئەوە زەمینە لەبارە بۆ ژنان کە زیاتر بێنە پێشەوە، بەڵام ژن هەمیشە هەر خاوەنی توانا بووە، چ لە مێژووی کۆنا چ لە سەردەمی شاخاوە چ لە ئێستاشە ژن هەمیشە هەوڵی یاوە خاوەنی کیانی خۆی بێ، هەوڵی یاوە بێتە پێشەوە، بەڵام لە ڕابردوودا ڕەنگە هەندێک جار بربەست بوو بێ بە بۆنەی لایەنە کۆمەڵایەتیەکانەوە. ئێستا زیاتر زەمینە لەبارەوە، ئێستاش ژنان بەڵێ زیاتر هەوڵەیەن خاوەنی کیانی خۆیان بن، هەوڵەیەن خاوەنی پرۆژە و بەرنامەی خۆیان بن. ئێستا من ئەبینم یعنی زۆر دڵخۆشم کۆمەڵێک کچانی لاومانەیە لەسەر جەمزانکۆکانە، ئەوەندە پرۆژەی جوانیان هەیە، ئەوەندە داهێنانی جوانیان هەیە، ئەمانە پێویستە زیاتر دەستیان بگریت و پشتیوانیان لێ بکرێ بۆ ئەوەی هەم وڵاتەکەمان بەرەو پێشبەرن، هەمووکو ژنیش زیاتر ژن بچێتە پێشەوە و لە هەموو کایەکانە لە هەموو بەرنامەکانە لە سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانە هەمیشە ژن خاوەنی کە هەوڵی یاوە پۆست و پلەی هەبێ، هەوڵی یاوە زیاتر پارێزگاریش لەو پۆستە بکات، زیاتر پارێزگاری لەو کارەی خۆی بکات بۆ ئەوەی کە چەندێ خۆی کارەکەی خۆشەوێ، ئەوەندەش حەزەکات ناو ناوبانگەکەشی جوان بێت و ئیشەکەی بەرەو پێشبەرە. وێ دووبارە پیرۆزبایی لە ژنانەکەم بە تایبەتی ژنانی کوردستان و جەنابیشت چاوماچەکەم. سپاس بۆ پەیامە جوانەکانت بۆ پیرۆزباییەکەت. بە خۆشحاڵی و پێمان خۆشە بچینە لای کۆمەڵێک لە خاتوونەکانی تر. سڵاوتان لەبێت، هاژە خان سڵاو لەبێت. لە تۆش قوربانم بژیگەر سپاس. ئێرە سپاسەکەم. فەرموو بێتە ئێرە. هاشە خان بەڕێستان هەمیشە کەسێکی چالاکن، هەمیشە لە کایەکی خۆتان لە بوارەکەی خۆتان پێم خۆش ئاماژەی پێ بکەی. ئەمڕۆ چالاکیتان نییە لە دوای گەیاندنی پەیامی پیرۆزبایی؟ قوربانە طبعاً پێشێکی پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهانەکەم بە تایبەت ژنانی کوردستان ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە. لە لای من ژن ژیانە، ژن بەهەشتا، ژن هەموو دنیاە. والله ئەمڕۆ بەڵێ کچەکەم بەشداری کردووە لەم پێشانگایە، یەکێکە لەوانە کە زۆر تۆنداکۆکی لەسەر مافی ژنانەکات، حەزیرێک خۆی پەیکەرسازە، شێوەکارن. طبعاً من دەستخۆشی لە یەکێتی ژنانەکەم کە ساڵانە ئەم بەرنامانەمان چۆن پێشکەشی ژنان و پێشکەشی هەموو جیهانەکەین. دووبارە پیرۆز بێ لە هەر هەمووتان و پیرۆز بێ لە تۆشی گۆڵ. خانگیان زۆر سپاس. سپاس بۆ پەیامە زیندوەکانت. زۆر بە کورتی دوا پەیامی خۆمەگەیەنم. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. سڵاو زەحمەت فەرموو. باش. خاتونێکی تر ئەگەر وەرگرین لێرە با بچینە لای ئەم خاتونە. خاتون سڵاو لێبێ. زۆر سپاس. پێم بڵێ خاتون ئەم پێشەنگایە چۆن ئەبینی؟ وڵای ئێستا یەکەم جارمە هاتم، ێجا سەریەک شتم نەکردووە. پەیامی پیرۆزبایی خۆتان ئەگەیەنن بۆ تەواوی گیان و تەواوی خانمانی کوردستان؟ بەڵێ پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهان ئەەکەم و هەروە لە ژنانی کوردستان بە تایبەتی هەموو ساڵ ئەم یادە پیرۆزەکە. ئەمڕۆژ خوشکەکەم بەشداری کرد لەم پێشەنگایەوە، بۆیە هاتووم سێرم پێشەنگایە بکەم ئینشەڵا بەخۆشی. سپاس بۆ وتەکانتان، سپاسانەکەم. بە خۆشحاڵیە ئەوەی کە هەیە لێرە هەندێک لە ڕەگەزی بەرامبەر با بڵێن ڕەگەزی پیاوانیش بە خۆشحاڵی و لێرە ئامادەن. سڵاو لێبێت بەڕێز، ئەم کاتت باش بێ. ئەگەر بفەرموویتە لای ئێمە پرۆگرامی ڕاستەوخۆیە. سپاس دەکەم. بۆ ڕۆژی گیانی 8 مارس بە خۆشحاڵیەوە ئێوەشک و ڕەگەزی بەرامبەر لێرە ئامادەن. ڕەگەزی پیاوان چ پامێکتان هەیە بۆ ژنان کە هەمیشە توانیویانە جێگەدەستیان لە کایەکانە دیار؟ سەرەتا پیرۆزبایی ڕۆژی 8 مارس لە تەواوی ژنانی کوردستان و گیان دەکەم. من ئەمەوێت تەرکیزکەمە سەر جوڵە و کار و پێگەی ڕێکخراوێکی ژنانی کوردستان کە لە سەرەتای دامەزرانیەوە تا ئێستا توانیوێتی ڕۆڵێکی بەرچاوی هەبێت لە بزوتنەوەی ژنانە لەسەر ئاستی کوردستان و
جێپەنجەی دیار بێت لە جوڵانەوە جیهانیەکەش چونکە یەکێتی ژنانی کوردستان سەرەتای دەستپێک و ناساندنی ژنان بوو بە مافەکانی خۆیان لەسەر ئاستی کوردستان لەبەرەوە ڕۆڵە مێژوویەکەی یەکێتی ژنانی کوردستان لە تەنها لە ڕۆژێکی و کۆشتی مارسدا حەق نییە ینی تاکیدی لێ بکرێتەوە بەڵکو بە بەردەوامی یەکێتی ژنانی کوردستان توانێتی ڕۆڵێکی گرنگی هەبێ و بتوانێت ڕەوڕەوەیەکی گەورەتر بێ بۆ مەسەلەی بەرەو پێشبردننی پرسی ژنان. ئەوە دیارە سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستانیش کە ڕەچێکی لە سەرۆک مام جەلالەوە وەرگرتووە بەردەوام پشتیوانێکی گەورەی ژنان بۆ لە کوردستان و پشتیوانی یەکسانی ژنان و پیاوان بووە و ئەم ڕێگە و ڕێباز و فەلسەفە و دیدگای جەنابی مام جەلال کاریگەریی گەورەی هەبوو لەسەر هەموو کادرانی یەکێتی بۆ باشتر پشتیوانیکردنی پرسی ژنان. زۆر سپاس بە خۆشحاڵیەوە خەتۆنگیان بێتە لای من سڵاو لێبێت زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی 8 مارس لە تەواوی جیهان و هەرێمی کوردستانە ئەم ڕۆژە بەرز نرخێنرێ ئەم ڕۆژە پیرۆزەکەین لە بەڕێزت لە تەواوی کوردستان پەیامی بەڕێستان چییە؟ زۆر سپاس ڕۆژی جیهان پیرۆز بێت. من بۆواری موزیکم حەزەکەم هەمووی جنەکانیشی هەریکی موزیک بێتەوە ساریەک بەخۆشی بەسەر بەرمی. پرسیارێکە ئاڕاستاکەم بەڕێستان ساڵانێکی زۆرە خزمەتان هەیە لە بوارەکەی خۆتانە لە بواری میوزیکا بۆ مۆسیقای کوردی ڕاستە لە نەتەوەیەکی تری بەڵام وەکو ژنان وەکو هاوتایی وڵاتانی جیانیش چۆن توانیتە بێتە هەرێمی کوردستان و ئەم خزمەتە بەرچاو بگەینی بە ژنانی کوردستان؟ ئەیمان تاوار میوزیک سکورمان داناوە من زۆر حەزەکەمە جینانیشی بەشداریەکان دەک هەر لێرە موزیک هەر منار و کرەکەکریگان جناوە بەشداریەکان من زۆر حەزەکەمە جینانیشی هەمویان بەبێتە دەرەوە. پەیامت چییە بۆ ژنانی کوردستان کە هەمیشە بە شەو خوشەنگی بە ڕەنگا و ڕەنگی لە بواری هونەریشە توانیویانە خزمەتێکی یەکجار بگەێنن؟ ئیتر خۆتان شەرم نەکەن ئێستا بە تەمەنی گەشتەوە تازە فوریە ناکەم هەمووشتان نەبیری ناکەمە هەچ کەسێ ئەستی خۆی هەستێکی کاتی خۆی مەجاری خۆیە بە جیانی خۆی خۆش بکەم. تا چەندە حەزت لە پۆشینی جلوبەرگی کوردیە؟ زۆر حەزم لێ سپاس دەکەم سپاس دەکەم سپاس دەکەم. سپاس بۆ پەیامەکانتان. بەڵێ خۆشەویستان ئەوەی کە هەیە ژمارەیەکی یەکجار زۆر لە ژنانی کوردستان ئەگەر با بڵێن لە هەر چوار پارچەی کوردستانیشەوە سەردانی تەواوی چالاکیەکانی ئەمڕۆ تایبەت بە 8 مارس ئەکەن لەبەرەوەی ئەم ڕۆژە هێندە ڕۆژێکی بە نرخە هێندە ڕۆژێکی تەواو جیاوازە بۆ ژنانی کوردستان بۆیە توانیویانە لە هەر چوار پارچەی کوردستانەوە بێن سەردان بکەن تەواوی چالاکیەکان ببینن بۆی بزانن ژنان لە ڕابردووەوە و تاوکو ئێستا توانوێتی هێز و توانای خۆی هەم لە سەردەمانی شاخە و تاوکو ئێستا توانا و هێز و بازووی خۆیان دەربخەن. دووبارە ئەم ڕۆژە ڕۆژی 8 مارس پیرۆزەکەم لە خۆمان لە تەواوی ژنانی جیان و تاوی هەرێمی کوردستان لە سەحەرگیانیش ئەم ڕۆژە پیرۆزەکەم ئەگەڕێمە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم. بێگومان ئەمانە هەڵێکی یەکجار جوانن ئەوەی کە پێشانگای لەم چێشناڕێکە خێو سەربارەوەی کە بەیانەکەی بەیانی هەینی و کاتەکەشی زووە تا ڕادێک بەڵام هێشتا بینیمان زۆر ماشەڵڵا قەرەباڵغ بوو تەرزە ئەو چەپکە گوڵەش پیرۆزە بێ.